ئێمە دەزانین پارتی دیموکراتی کوردستان یەکەمی حزبەکە چ لە ڕووی بەرپرسایەتی کە زۆرترین کورسی لە پەرلەمانیەوە هەروە لە وەزارەتەکانیشە زۆربەی وەزارەتە هەستیارەکان لای پارتی دیموکراتی کوردستان ئێستا ئەو بەرپرسیاری یەکەمە پێم باشە ئەو لایەنانی کە ئێستا لە حکوومەتن گۆڕان با بڵێن کۆمەڵ یەکگرت و یەکێتی ڕێی خۆیان بۆ دەنگدەرەکانیان یەکلاییکەنەوە بزانن لەگەڵ پارتی ئەمێننەوە لە حکوومەت ئەوانی شەریکە بەشن بۆ هاوڵاتیان شێک جار بڕیار بن بزان چۆن قسە لەگەڵ سەرۆی خۆیانەکەن و چۆن بڕیاردن لە داهاتوە کۆمەڵێ مافیا کۆمەڵێ شەڕانگیز کۆمەڵێک بە عقلێتی شاخەوە دابەزیون کۆمەڵێک هێشتا بۆنی باروتیان لێدێ دابەزیون ئەیانەوێت دیموکراسی بن بەڕێوە بەڕاستی ئەمە بەوان ناکرێت من وەکو خۆم هیچ ومێدێکم نییە بە کۆبوونەوەکان ئەگەر لە ڕۆژێکان نەکۆبوونەوە سێ کۆبوونەوە 4 و 5 و دەیان کۆبوونەوەش بکرێت چونکە نیەتێک نییە بۆ چارەسەرکردن ئێمەش هەتاوەکو فێری هوەری توینی بوون نەبین ئادابی ئەو خواردنەوە هیچ قیمەتێکی نابێت لە دواتر یعنی بەڕای من کۆبوونەوەی لایەنە سیاسەکان لە ئێستاە هیچ ئومێدێک نییە بۆ هاوڵاتیان لەبەرەوەی کە من لەگەڵ ئەو دروشمانیم لەگەڵ چەمکانیم کە پێی وایە هەموو لایەنە سیاسەکان بەرپرسن لەم دۆخەی ئێستا بەڕای من یەکێتی و پارتی لە ئێستاە بە تایبەت پارتی دیموکرات کە دەستیان گرتەوە بەسەر کۆی جونگە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە دەستیان گرتووە بەسەر حکوومەتە بەرپرسیاری یەکەمە لەم دۆخەی ئێستا کە هەرێمی کوردستانی تایە تاکە چارەسەریش بەرپرسم لەم قسەی خۆم بە هەڵوەشانەوەی حکوومەت هەموو کێشەکان چارەسەرە بێت